من تۆم نبینیوە قەت تۆم نبینیوە ڕۆژێ لە ڕۆژان نەموت وەسەلام عەلەیکوم تۆم نبینیوە لە یەک شوێنێ تۆم نبینیوە کاتێک من ئەم شتانە ئەبیستم بەڕاستی ئەمە لەکوێ من ئیش ناکەم لەکوێ من دانیشتومە لە ستیا خەڵک خزمەتم ئەکات و پاشان خەڵکی قەزا و ناحیەکان برا وەڵی خەڵکی قەزا و ناحیەکان نەبێ ئێمە چین قوربانگیان ئەم شارە خەڵکی قەزا و ناحیەکانە خەڵکی قەزا و ناحیە بۆ خەڵکی بێعەقڵ و ئەحمەقە يعني ئەم شارە مامۆسایتیانی ئەم شارەش پڕی لە مامۆسای بەڕێزە توی مەلی پڕی مامۆسای بەڕێزە ئەم شارە پڕی مامۆسای بەڕێزە خەڵکی ئەم شارە بەوەنەوە بەناوبانن کە ڕێز لە مامۆسای ئاینیە درێت یەکەی احترام لە مامۆسای ئاینیە درێت مامۆسای ئاینی لە پێشی سیارەکانەوە دائەنێت مامۆسای ئاینی لە مەجلیسەکانە دائەنێن و لە سەری خۆیانەوە دائەنێت بۆیە قوربانگیان ئەوەی کەوا ئەیەوێ ئەم شارە ناشرین کا بەڕاستی ئەبێ ستۆپی پێ بکرێت ئەم شارە حەق نییە بەڕاستی خەڵکێک بێت ناشرینی بکات زۆر هەوڵیاندا لەسەر ناشرینکردنی شاری چەمچەماڵ من کە کوڕی ئەو شارە باشە ئەیان و پیاوکوژی زۆرە چەتەی زۆرە ئەوەی زۆرە کەچی ئەوەی کەوا ئاهات کەتنێک لە چەمچەماڵە هەمووی دەرەوەی چەمچەماڵ بوو ئێستاش خەڵکێک ئەیەوێ ئەم شارە ناشرین کا پەیوەندی بە ئەسڵی ئەم شارەوە نییە یەکەی قوربانگیان ئەسڵ زادە نییە یعنی پەیوەندی بەم شارەوە نییە هیچ پەیوەندی بەم شارەوە نییە خەڵکی ئەم شارە خەڵکێکی بە حورمەتن خەڵکێکی بەڕێزن لەگەڵ ئەوەشە خەڵکێکی قوربانی دەرن خەڵکێکی بێوەی حەزەکەی لەم شارەیە 100 ساڵ ماڵت لەم شارەیە بێت لە دراوسەیەک لەی ناکەیت کوڕی یەک ماڵێ کچی یەک ماڵێ عەزیەتت نادات ئەوەی خەڵکی ئەم شارە بێت بۆیە ئەم شارە شارێکی جوانە ناکرێ من بێم ناشرینی کەم تۆ ناشرینی کە ئەو ناشرینی کە بەڵکو ئێمە بێ هەر یعنی هەستین نازانم بەڕاستی ئەو خەڵکە مەبەستی چییە